پێکهاتین لەسەر یەکەم لە ڕۆژانی داهاتوویە بتەحدید لیژنەی دیاریکراو بۆ نووسینی پرۆژە سیاسیەکان دەست بەکار دەبێت و هەوڵی ئەوەدا لە ماوەیەکی کورت یان بۆ نهایەتی و هەفتە ناوەڕاستی هەفتەی داهاتوو ئەو وەرەقەی سیاسی و کاری هاوبەش ئامادە بکە و بیدا بە هەردوو مەکتەبی سیاسی بۆ ئەوەی ڕێکەوتنی لەسەر بکرێت. خاڵی تر کە بڕیاردرا بۆ کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان لە 18 مانگی 2 پەرلەمانی کوردستان کۆ دەبێتەوە. هەروەها لە ڕوانگەی زیاتر چڕکردنەوەی هەوڵەکانمان بۆ چارەسەرکردنی کێشەی پارێزگای کەرکووک، ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە هەمان ڕۆژ 18/2 کۆ دەبێتەوە و بە هاوکاری حکوومەتی هەرێم و پارتی و یەکێتی هەوڵی ئەوە دەدرێت کە کێشەکانی بەغداش چارەسەر بکرێت، هەروەها پارێزگارێک بۆ کەرکووک هەڵبژێردرێت. من پێم وایە ئەم کۆبوونەوەیە ئەو کۆبوونەوەیە کە چەندین هەفتە و چەند مانگێکە کەناڵەکانی ڕاگەیاندن هاوڵاتی چاوەڕێتی کە بگەین بە ڕێکەوتنامەیەک. پێم وایە ڕێکەوتنامەیە بەم شێوەیە خوارەوە دەبێت ئەوەی کە پەیوەندی بەو وەرەقەی سیاسیەوە هەیە. ئەو وەرەقە سیاسیە چوارچێوەی پێکەوە ئیشکردنی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستانە لە چوارچێوەی حکوومەتی هەرێم کە تعریفی ڕاستی شەراکەتی حەقیقی دەکات کە ڕەنگەداتەوە لەسەر سێکتەرەکانی ئابووری، تیجاری و مالی، ڕەنگەداتەوە لە سێکتەری نەوت و وزە، ڕەنگەداتەوە لە سێکتەری بەرگری و پێشمەرگە و شێوەی جوراندنی، ڕەنگەداتەوە لەسەر ئەمن و ئاسایش و حکومڕانی حکوومەتی هەرێم لە زاخۆ تا خانەقین وەکو یەک، و ڕەنگەداتەوە لەسەر پەیوەندە دیبلۆماسیەکان و پەیوەندە نێودەوڵەتیەکانی کە حکوومەتی هەرێم هەیەی.